وەقسە گوتن بە سەحابەی پێغەمبەری صلی الله عليه وسلم دەرگایەکە لێت دەکاتەوە بۆ ئەوەکەی تریش بڕۆیت. کاتێ تۆ ڕەخنەیەک لە معاویە دەگری، ئەگەر ئەم دەرگایەت لە خۆت کردەوە ئیتر ناوەستێت تا دەگاتە پێشەوە ئەبوبەکر سیدیقەوە، لە ئیمام ئەبوبەکر سیدیقیشەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لەوێشەوە بۆ رب العالمین. بۆیە ئیبن سعد لە طبقاتی خۆی ریوایەت دەکە لە عومەری کوڕی عەبدولعەزیزەوە کاتێ پرسیاری لێ دەکەن لەبارەی ئەو فیتنە و شەڕەی لە نێوان یارانە ڕوویدا، فەرمووی ئەوە قەزیەیەک و بابەتێک بوو پەروەردیگار دەستی میلێ پاراست، من دەستم تیایدا نەبوو وە زوبانیشم ناخەمەنێو ئەو بابەتەوە، زوبانی خۆم ناخەمەنێو ئەو بابەتەوە. یارانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسانێکن، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبارەیانەوە دەفەرمێ لە فەرمایشێکە متفق عليه پێشەوایان بخاری مسلم و ئیمام ئەحمەد و ئیمام ئەبو داود و ترمذی لە ئەبو سەعیدی خودریەوە بۆمان ریوایەت دەکەن، و ئیمام مسلم لە لەفظێکی ترا لە ئەبو هورەیرە بۆمان ریوایەت دەکە، ئیبن ماجەش بە هەمان شێوازەوە لە ئەبو هورەیرەوە ئەوە لەفظی ئیمام مسلمەکە لە ئەبو هورەیرە بۆمان ریوایەت دەکا. رسول الله دەفەرمێ صلی الله عليه وسلم لا تسبوا أصحابي لا تسبوا أصحابي. دوو جار دووبارە دەکاتەوە دەفەرمێت جنێو بە هاوڵانم مەدەن، جنێو بە یارانم مەدەن. لە ریوایەتێکی تری ئیمامی مسلمە دەفەرمێ لا تسبوا أحدا من أصحابي، دەفەرمێت جنێو بە هیچ یەکێک لە یارانی من مەدەن. ئیتر معاویە بێ یاخود عومەری کوڕی خەتابی ڕەزا و ڕەحمەتی پەروەردیگاریان لەسەر بێ، ئەوانە کەسانێکن پەروەردیگار لێیان ڕازی بووە، رضي الله عنهم ورضوا عنه. جنێو بە هیچ یەکێک لەوانە مەدە، بەتایبەت فکرەی شیعەگەرایی کە ئێستا وردە وردە لە ڕێگای هێندێک لە تەکیە و لە شەیخە طەریقەتەکانە وردە وردە لە کوردستانە بڵاو دەکرێتەوە. تەکیەی وا هەیە کابرا خۆی بە شێخ دەزانێ بە ڕۆژی ڕووناکەوە لە بەرچاوی تەکنەلۆژیا و لە بەرچاوی ئیعلامەوە جنێو بە معاویە دەدا، دەڵێ لەعنەتی خوا لە معاویەدا. سەحابەیەک بێ رب العالمین لەبارەیان بفەرمێ رضي الله عنهم ورضوا عنه، ئەوان دێن بە ڕۆژی ڕووناکەوە بە ناوی شەیخایەتی و پیا و باشایەتی و وەلی خواوە لەعنەت لە سەحابەی پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم. ئەمڕۆ زۆرە ئەو فکرەیە بڵاو دەکرێتەوە، ئەتۆچی تاوەکو بەی جنێو بە سەحابەی پێغەمبەری خوا بدەی صلی الله عليه وسلم. وەڵا تۆیەک ئەگەر لە ڕۆژگاری پێغەمبەر صلی الله عليه وسلم هەبوو بای منافقێشی ئەوەندە پیس و دەغەڵ دەبووی، یان ئەوە تێ بە هەزار عوزری درۆ خۆت دەشاردەوە لە جەنگ و جیهاددا، یان لە جەنگ و جیهاد ڕادەکرد، یان بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەوەستای شمشێرت لە یاران بەرز دەکردەوە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فوالذي نفسي بيده، سوێن بەو زاتەی کەوا نەفس و ڕۆح و گیانی منی بەدەستە، لو أنفق أحدكم مثل أحد ذهبا ما أدرك مد أحدهم ولا نصفه. دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر بێت و یەکێک لە ئێوە بە ئەندازەی شێوی ئوحود لە زێر و زی و ئاڵتون ببەخشێ، دەفەرمێ ناگا بە مشتێک و بە چەنگێکی یاران و هاوڵانی من، و ناگا بە نیو مشتی یاران و هاوڵانی من.